سەبارەت بە مشتومڕەکانی ئەمریکا لەسەر پرسی توندکردنی یاسای چەک دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بەڵێن ئەم کاتت باش ماندوو نەبیت؟ سپاس. بەڵێن هەر لە پاش تەقەکردنە هەڕەمەکیەکەی ئەم دواییانە لە ئەمریکا جارێکی تر بابەتی توندکردنی یاسای چەک هاتۆتەوە بەرباس. سەرۆک بایدنیش لە میانەی وتارەکەی دوێنێ لە زانکۆی دێلەوەر جارێکی تر باسی لەوە کردەوە. دەزانینم بابەتە بابەتێکی هەستیارە لە ئەمریکا و ئایا ئەندامانی کۆنگرێس لەم بارەیەوە چیەڵێن؟ هێرۆ یەکەم خاڵکە گرنگە ڕاستە دیموکراتەکان لە ئێستادا زۆرینەیەکی سادەن لە ناو سیناتی ئەمریکادا، بەڵام بیرمان نەچێتەوە بۆ پەسەندکردنی ئەو بەرنووسویە ئەو پێشنیازانەی کە دەکرێن لە سیناتدا پێویست بە 60 دەنگ هەیە. ئەلبەتە واتە دەدەنگی زیاتر لەوەی کە دیموکراتەکان هەیەە. ئەمەش کارێکە ینی بە ئەستەمدا دەنرێ. بخۆ دەزانی جیاوازیەکە ئێجگار زۆرە. ینی هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا چەک شومەر سەرۆکی زۆرینەی دیموکراتەکان لە سیناتدا گوتی ئەتوانین شت بکەین بەڵام ناکرێ. ئەمە وەک ئاماژەیەک بە کۆماریەکان کە ئۆپۆزیسیۆنن. جیاوازیەکان ئێجگار قاڵبۆتەوە. کۆماریەکان هەر قسەکردنێکی دیموکراتەکان لەسەر ئەم بابەتە دەبنەوە دەڵێن ئەمە ڕەهەندی سیاسی هەیە، مەبەستی سیاسی لە پشتەوەیە. هەر بۆیەشە ئێستا دەبینین زۆرێک لە ڕێبەرانی دیموکرات ینی جەختێکی زۆر دەکەنەوە بۆ هەڵبژاردنەکانی میدتێرم دەنگدەر چەند بتوانێت بچێت دەنگ بدا بۆی دیموکراتەکان ببن بە زۆرینەیەکی ڕەها لە سیناتدا و بتوانن ئەم بەرنووسانە تێپەڕێنن. بەڵێن لە ڕۆژی هەینی ڕێکخراوی نیشتیمانی چەک کۆنفرانسی خۆی لە تێکساس، کۆنفرانسی ساڵانی خۆی لە تێکساس بەڕێوە برد و هەمان ئەو ویلایەتەی کە چەند ڕۆژێک پێش ئەوە بەهۆی تەقەکردنە هەڕەمەکیەکە لە خوێندنگایەکی سەرەتایی 19 منداڵ و 2 مامۆستای تێدا کوژرا. دەکرێت پێمان بڵێ کاردانەوەی خەڵک لەسەر ئەم کۆنفرانسە چۆن بوو؟ کاردانەوەکە لە مەشیاندا لە ناو خەڵکدا دوو بەش بوو. بەشێکیان پشتیوانیان لە کۆنفرانسەکە دەکرد و ڕێژەیەکی زۆری بەشداربووانی ژەبوو. ئالەو کاتەدا وەکتۆ ئاماژە و پێکرد کە ڕووداوێکی زۆر دڵتەزیێن لە ناوستانی تەکساسدا ڕوودەدا و ڕێکخراوی نیشتیمانی چەک دەچێت کۆنفرانسەکەشی لەوێ دەکا. ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی ئەمریکا بە سەرۆکی پێشووی ئەمریکاشەوە داناڵد ترامپ بەشداری کرد لەو کۆنفرانسەدا. بەڵام لەگەڵ ئەوەشدا کاردانەوەی نەرێنیش زۆر بوو بەرامبەر بە کۆنفرانسەکە. ئەو خۆپیشاندانانەی لە شارەکان و لە چواردەوری کۆنفرانسەکە دەکرا، وتارەکانی میدیای ئەمریکا گلەی و گازەندەی دیموکراتەکان لەوەی کە لەم کاتەدا نەدەبوایە ئەو کۆنفرانسە بکرایە. ئەمەش جۆرە دابەشبوونێکی تری ناو ڕای گشتی ئەمریکا پیشانەدا لەسەر پرسی چەک. بەڵێن دواپرسیارم وەکو باز دەکەن دەڵێن ئەم ڕێکخراوە ئەم ڕێکخراوی نیشتیمانی چەکە ڕۆڵێکی گرنگ دەبینێ لەوەی کە کێ ئەچێتە کۆنگرێس و کێ دەبن کێن ئەو کەسانی کە دەبن بە ئەندامی کۆنگرێس. لەسەر ئەمە چی هەیە؟ ئەوە زۆر ڕاستە هێرۆ، ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد. ینی لای زۆر کەس وایە کە ڕێکخراوی نیشتیمانی چەک بڕیاردەرە لەوەی کە کێ دەچێتە کۆنگرێسەوە کێ دەبێتە ئەندامی کۆنگرێس یان نابێ. بەڵام لە ڕاستی داوا نییە. دوا بڕیار لە لای دەنگدەری ئەمریکاییە. دەنگدەری ئەمریکاییش لە ئێستادا وەکو پێشتر باسمان کرد جۆرێک لە دابەشبوونی پێوە دیارە. بەڵام دەشێت ئەم جۆرە ڕووداوانە ئەمەی تەکساس، ئەوەی بەفەڵۆ لە ستانی نیویۆرک و ڕووداوەکانی تریش ئەمانە هەمووی کاریگەریان هەبێت لەسەر دەنگدەری ئەمریکایی. ئەم ڕێکخراوە دەتوانێت پشتیوانی لە ئەندامێکی کۆنگرێس بکە، بە تایبەتی ئەوانەی کە لەگەڵ هەبوونی چەکدان لەگەڵ خاوەندارێتی چەکدان و وەک مافێکی دەستوری خۆیان تەماشای دەکەن. بەڵام ئەوەی کە بڕیاردەر بێ پێم وانییە وەکو عەرزم کردی بڕیاردەری دوایی دەنگدەری ئەمریکاییە. بەڵێن بێگومان هەروەکو ئاماژەت پێکرەمە بابەتێکی زۆر هەستیارە لە ئەمریکا و لە دەستوری ئەمریکادا مافی خاوەندارێتی چەک بە هاوڵاتیانی ئەمریکا دراوە. سپاس دەکەین. بەڵێن سپاس بۆ تۆ.